سی پرۆژە دەبیتن بە ئێوە ئاشنا بکەین کە لە بواری ڕۆبۆتینگ و نێتوۆرکینگ و وێبسایت و کۆمەڵێک بابەتی دیکە کە زۆر سوودی هەیە لە بۆ دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها دەستگاکانی ڕاگەیاندن و بەشێک لە کۆمپانیاکان دەکرێت سوودی لێوەرگرن. لە ڕاستیدا ئێمە ئەو قوتابیانە شەونخوونی زۆری مامۆستایەکان و فەرمانبەرەکان یعنی جێگەی دەستخۆشیە بەڕاستی چونکە ئەوان بەشێکیان لە پاش دەوامیش لەگەڵ قوتابیەکان هەر خەریکن تاکو ئەو کارانە بە سەرکەوتووی تەواو کرایە ئەو پرۆژانە بە سەرکەوتووی تەواو کرایە. من بەش بە حاڵی خۆم لێرە کەشێکمان دروست کردیە بە شێوازێک کار دەکەین بە شێوازی تیم چونکە بڕوام وایە لە هەر شوێنەگەگە بە تیم کار بکرێ ئەو سەرکەوتنی ئەو پرۆسەیە یاخود ئەو ئامانجەی کە دەمانەوێت زۆر بە ئاسانی دەتوانین بەدەستی بینین. کەمێکی تر ئینشاءڵڵا بە چاوی سەر دەیبینین کە لە نهۆمی سەرەوە ئەو پرۆژانە کە چین و چەندە بە سوود و چەندە بەکەڵکن. زۆر سوپاسان دەکەین جارێکی دیکە بەخێر بێن سەر و سەرچاومان. پەروەردە تا ڕادێک پێویستی بەوە هەبووە کە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرێت. ئێمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە گرنگیەوە تێڕوانینمان هەبووە بۆ سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا لە بواری پەروەردە. ئەو کاتەکە هێشتا ڤایرۆسی کۆرۆنا بڵاو نەبووبەوە لەگەڵ دەست بەکاربوونی کابینە ئێمە پلاتفۆرمی هەورە فێرگە کە پلاتفۆرمێکی دیجیتاڵی فێرکاریە پێشکەشی قوتابیان و خوێندکارانمان کرد. هێشتا باز لە خوێندنی لە دوورەوە یان خوێندنی ئۆنلاین یان خوێندنی ئەلیکترۆنی ئەو کاتە نەکراوە و هەموو لایەک دەزانن یەکەم بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی 12 2019 بوو لە چین. ئێمە لە مانگیدا و پلاتفۆرمەمان ئامادە کردبوو وەکو پاڵپشتیەک بۆ قوتابیان. پاشەوە پەرەمان بە هەموو خزمەتگوزاریە دیجیتاڵی و ئەلیکترۆنیەکاندا لە وەزارەتی پەروەردە بۆ یەکەمین جار لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قوتابیانی ئێمە لە قۆناغی 12 ئامادەیی توانیان پەڕەی سۆمای خۆیان لەگەڵ وەڵامی نمونەیی ببینەوە کەویش خزمەتگوزاریشی دیجیتاڵیە پێشکەش بە قوتابیانی پۆلی 12 ئاکرێ کاتێک کە تاقیکردنەوە دەن هەمان ئەو پەڕەی سۆمایی کە وەڵامەکانی لەسەردانێن و پەنجەمۆر و واژۆی خۆیانی لەسرە لەگەڵ وەڵامی نمونەی خۆیان ئەیبیننەوە کە ئەمە ئەو پەڕی شەفافیت و دادپەروەریە سەبارەت بە قوتابیان و بینینەوەی وەڵامەکانی خۆیان. هەر لە چوارچێوەی پەرەپێدانی خزمەتگوزاریە دیجیتاڵیەکان ئێمە بەڕێوەبەرایەتی بە دوواداچوون و سکاڵامان لە وەزارەت دامەزران کە هەتا ئێستا زیاتر لە 3000 پێشنیار تێبینی ڕەخنە گلەیی لە هەموو بوارەکان لە ڕێگەی سیستمێکی دیجیتاڵیەوە ئاڕاستەی وەزارەتی پەروەردە ئاکرێت لەلایەن هاوڵاتیان مامۆستایان فەرمانبەران و قوتابیانیشەوە کە ئەمە گرنگیشی ئەوەی هەیە پێشتر سکاڵاکان لە ڕابردووە گە هەر بە شێوازێکی کلاسیشی بوونایە ئێستا بە شێوازێکی ئەلیکترۆنی بەردەستن لە ڕێگەی 4 ژمارە تەلەفۆنی ڤایبەر و وەتساپ کە لە هەر شوێنێک بیت دەتوانیت سکاڵا یان پێشنیار یان ڕەغنا یان هەر کەیسێک هەبێت لە کەیسەکان بە کەیسی گەندەڵیشەوە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەوە بگا بە وەزارەتی پەروەردە کە لە بنەڕەتدا سیستمێکی دیجیتاڵیە سیستمێکی ئەلیکترۆنیە. یەکێکی دیکە لە شاکارە ناوازەکان کە ئێمە لە 25/8 2019 بە تەواوەتی دەستمان بۆ بردو بیخێنە سەر پێی خۆی بریتی بۆ لە سیستمی پەروەردە سیستمی بەڕێوەبردننی زانیاریەکان کە تیا داتای 1,850,000 قوتابی خوێندکار بە تەواوەتی تۆمار کراوە داتای زیاتر لە 122,000 مامۆسای حکومی 30,000 وانەبێژ 10,000 مامۆسای ناحکومی 4,000 فەرمانبەری ناحکومی 37,000 فەرمانبەری حکومی هەموو ئەم داتایانە لە ناو سیستمێکا تۆمار کراون لەگەڵ تەواوی سیستمی کەلوپەل و پێکهاتەکانی قوتابخانە بە هەموو وردەکاریەکانەوە و سیستمی نووسراوەکان لە نێوان وەزارەت و بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی و پەروەردەی قەزاکان ئێستا بە شێوازێکی دیجیتاڵی ئاڵوگۆڕ پێکرێ واتە پێویستمان بۆەوە نەماوە پۆستەی دەستی یان معتەمید بەریدێک لە هەولێرەوە بەرێ بۆ دووهۆک یا بەرێ بۆ سلێمانی بەڵکو نووسراوەکان ئەو ڕۆژێک کە واژۆکرێت لەلایەن وەزیر یا مدیر عامەکانەوە
لە هەمان کاتدا ئاگاتەوە پەروەردەی گشتیەکان لە ڕێگەی سیستمی پەروەردەوە و ئێستا خەریکین هەموو کۆگاکان لە وەزارەت دەکەینە دیجیتاڵی و سیستمی موچەشەکەینە دیجیتاڵی. یەکێشی دیکە لەو شاکارانەی کە ڕاستە ئێمە ئێستا لە قۆناغێکین پێشکەوتنی تەکنەلۆژیا هەموو کەسێک ناتوانێت بەرخوردی لەگەڵ بکە. لە جیهان زیاتر لە 7 ملیار و 600 ملیۆن مرۆڤ هەیە، بەڵام بەکارهێنەرانی تەکنەلۆژیایان بەکارهێنەرانی ئینتەرنێتیش تا ڕادەیەک هێشتا لە 4 ملیار مرۆڤ تێنەپەڕیوە. لەبەرەوە دەبێت تەوەقوعیەوە بکەین هەموو کاتێک کە کارێکی تازە بێت جۆرێک لە بەرپەرشدانەوە یان جۆرێک لە گرفتیشی بۆ دروستە بێت. ئێمە لە ساتێکی زۆر ناوازە کە ژێرخانی ئەلیکترۆنیمان لەو بوارە سفر بوو توانیمان قوتابخانەی ئەلیکترۆنی دروستکەین. قوتابخانەی ئەلیکترۆنیمان کە دروست کرد 8,000 وانەی تیا تۆمار کراوە، هەموو پەرتوکەکانی بە PDF تیا تۆمار کراوە و بۆ یەکەمین جاریش یەکەمین وەزارەتی پەروەردە بووین لەسەر ئاستی دنیا توانیمان بای 14 ملیۆن و 100,000 دلار ئەکاونتی فری کە 2 ملیۆن ئەکاونت بوو بۆ مامۆسایان و قوتابیان و خوێندکاران لە کۆمپانیای مایکرۆسۆفت بەبێ بەرامبەر وەربگرین کە ئەویش توانیمان دوجار مایکرۆسۆفت تیمز ئینتیگریشن کەین تێکەڵ کەین بە سیستمی قوتابخانەی ئەلیکترۆنی و هەروەها هەروەکو هەموو قوتابخانە ناحکومیەکان مامۆسایان و قوتابیانی ئێمەش هەر کاتێک ویسیان دەتوانی سوود لە خوێندنی ئۆنلاینی ژوەرگرن تەنها خوێندنی ئەلیکترۆنی نەبێت. ئەوەی کە ئێمە بنیادمان ناوە پرۆژەیەکی استراتیژیە بۆ خزمەتی ئەو قوتابیانە بێت کە هەژارن ناتوانن مامۆسای خصوصی بگرن، کە هەژارن یان ناتوانن بچنە ناو پەیمانگاکان و خولەکانی تەقویەوە هەموو قوتابیە کۆدی خۆی هەیە و دەتوانێت سوودی لێوەربگرێت. کارە دیجیتاڵەکان و پەرەپێدانی کاری تەکنۆلۆژیا و سوودوەرگرتنی لە بواری پەروەردە کاری گرنگن، کاری زۆرن. نوێترین پرۆژەمان کە هێشتا ئیعلانمان نەکردووە کە یەکەمین پرۆژە بێ لەسەر ئاسی عێراق ئەویش بریتیە لە پرۆژەی هەڵسەنگاندنی ئەلیکترۆنی کە هەموو مامۆستایەک هەڵسەنگاندن بۆ دایک و باوکی قوتابی بە ڕێگەی ئەلیکترۆنی لە ڕێگەی سیستمی پەروەردەوە نێرێتەوە کە ئێمە زیاتر لە 4 مانگە خەریکی ئامادەسازی پەروەردەیی و هەروەها دەرونی و هەروەها تەکنیکی و تەکنەلۆژیم بۆ ئەم پرۆسەیە تەواومان کردووە، بەڵام لە ساڵی ئایندەوە پرۆسەکە بە تەواوەتی خێنە خزمەتی هەموو ناوەندەکانی خوێندن. ئەو دایک و باوکەی کە دەیەوێت ڕۆژانە ئاگای لە خشتەی وانەکانی منداڵەکەی نمرەکەی و چەند هەفتە جارێکیش فیدباکی ئەلیکترۆنی هەڵسەنگاندنی مامۆستاکەی بێ بە ئەپلیکیشنێک لە ناو دەستێ بێ بۆ یەچێتەوە کە ئاماژەشێکە لەو خزمەت گوزاریانەی کە لەسەر ئاستی کەرتی گشتی حکومی نەبوو. من دەمەوێت لە کۆتاییە بڵێم سوپاسیەوە ئاکەم کابینم پەیمانگاکەتان گەشەی کردووە. سوپاس بۆ مامۆستا کارزان کە سەرکردایەتی تیمێکی باشەکە و سوپاس بۆ ئێوەش کە هەمووتان پێکەوە هاوکارن لە مامۆستایان. سوپاس بۆ قوتابی ئازیزانە، سوپاس بۆ بەهرەکانیان کە ئەمڕۆ زیاتر لە 25 تا 30 پرۆژە ئەمڕۆ لێرە پێ ئاشنابین کە بەرهەمی ئەم قوتابی ئازیزانەیە و دەستڕەنجینیانە کارەمەیانە. بیرتان نەچێ تەکنەلۆژیا کارەمەیەکانی بازاڕی کاری گۆڕیوە کە پێویستە ئێمەش لەگەڵیا هەڵ بکەین. ئەو ڕۆژەش لە دووهۆک ئاماژەم بە بابەتێکدا گەنجێک لە یەکێک لە پەیمانگاکانی کۆمپیوتەر لە پارێزگای دووهۆک لە لای من بوو، خۆتابی بوو لە قۆناغی سێهەم. ئاماژەی بۆ داوتی من بەم مۆبایلە لە ساڵێکە داهاتەکەم 15,000 دلار بوو. 15 ئەپلیکیشنم دروست کرد و هەر ئەپلیکیشنێک بە 1,000 دلار بۆ کۆمپانیاکان بۆ شوێنانەی کە دامەزراون و کاری بزنس و بازرگانیەکەن. لە ساڵێکە ئەگەر 15 ئەپلیکیشنی دروست کردی هەر ئەپلیکیشنێک 1,000 دلار وتی من ئامادەم نەفەقەی خوێندنەکەی خۆشمەدەم و تێچووی خوێندنەکەی خۆشمەدەم لەگەڵ هەمان کاتیشە توانیمە کاری کەش بکەم. لەبەرەوە مۆبایلە دەهان کاری تیا کە ئێمە توانین کاری پێ بکەین لە بازاڕی کارە بەرهەمەکانی خۆمانی پێ ئاشنا بکەین بە ئەوانەی کە دەتوانن سوودی لێوەربگرن. من لە کۆتاییە سوپاسانەکەم و پەیمانگاکانی کۆمپیوتەر دەبێت ناوەندێکی گرنگ بن و دەبێت جێگەی ئیهتیمامی حکوومەتی هەرێمی کوردستانیش بن بە تایبەتیش ئێمە لە وەزارەتی پەروەردە هەوڵمانداوە ئەم پەیمانگایە کە پەیمانگایەکی گرنگی پایتەختەکەمانە زیاتر گەشەی پێ بدەین و بیخێنە سەر پێخۆی. زۆر زۆر سپاس بۆ مولایەک دەستان خۆش بێ.
کامێرە چاودێری لێ بەس کامێرە چاودێری تۆم دەمێت تەماشا موبایلی ناکەێت لە حاڵەتێک پەنجەرە دەرگە بکرێتەوە ئەلەرمە بەڵام لە ڕێگەی مۆبایلەوە هەست چۆن ڕەبت کراوە لەگەڵ مۆبایل ئەپلیکیشنە ئەوە نا ئەپلیکیشنی ئەو جێ سیم کارتە ئەمە کۆدەکمان دایتێ ئەو ڕقەمەمان دیاری کردی لە وشەی تەلەفۆنەکە لەو نمونە دەرگەکە کراوە حساسەکە هەست پێ سیم کارتیە باش بەجەشی حساسەکە هەست پێ کرد ئەو شتە لە پێشی لاکات ڕاپێت دەرێت دەرگەکە کراوە مانێ تا تەلەفۆن و من پرۆگرام سازم و هەمان کاتیژدا نووسەرێکی پرۆگرام سازیمە و دیالەوە ئەوڕۆکە بۆ فیستیڤاڵێ بەشداریم کرد توانیم بۆ پرۆژەیە بەشداری بکەم ئەو پرۆژەیەم QR کۆد دیتێکشنە توانای خوێندنەوەی QR کۆدی هەیە بە شێوازی ڕاستەوخۆ و توانای خوێندنەوەی دوانی هەیە لە یەکادەوە سیڤکردنی لە فایلی ئەکسڵ بە دیتێڵەکی زۆری وەخت و کات و داتە ئانتایم پێدەگوتێت لە زمانی پرۆگرام سازی بەو شێوازێک کە بە شێوازێکی زۆر دقیق سیڤی دەکات و زۆر دڵنیایە لە سەرمانەوەی چونکە زیرەکێکی دەستکردە زۆر زیرەکە لە توانای خوێندنەوەی بەهێزی هەیە لە بواری QR کۆدەکەدا بەڵێ لەو فیستیڤالەدا ڕاستی پاڵپشتی وەزارەتی پەروەردەمان هەبوو سوپاسبخوا توانیمان فیستیڤالێکی باش بەڕێوە بین لەو ساڵەدا کە یەکەم فیستیڤالمان بوو لە پەیمانگەی کۆمپیوتەری هەولێر بەخێر بن لە بۆ پەیمانگاکەمان ئەمە ئەلێرکانە کە قۆناغی پێنجەم وێبسایتێکمان دروست کردیا ئەمن ناوم ئیلافە و ئەلێرکانە ئەو وێبسایتەمان پێشکەش کردیا کە دەربارەی لەدایکبوان و مردووانە کە بریتە لە تۆمارکردنی ناو و هەروەها ژمارەی بەڵگەنامە لەلایەک مەسەلەن لە چەند بەشێک پێکدێ هەر بەشەک و تایبەتمەندیەکی خۆی هەیە مەبەستمان ئەوەیە لە ئیشەکەمان کار ئاسانی لە بۆ خەڵک بکەین و کار ئاسانی لە بۆ خەڵک بکەین و لە بۆ دروستکردنی ئەو وێبسایتە کار ئاسانیە مەسەلەن دەتوانن لە ماڵێ بە ئۆنلاین ئیشەکانیان بکەن لە داتی ئەوەی بڕۆنە دائیرەی نفوس و حکوومەت و وەڵڵا جارێ ئەوە تەواوی ئەکید بەتەمەنە شتی باشتر بکەین بە پێی کاتی زیاتر و شتی باشتر دەکەین وەڵڵاهی پاڵپشت زۆر بۆ مامۆستاکەمان ئەوانەی هەموو ئێرە مدیرەکەمان زۆر سپاسیان دەکەین پرۆژەکمان دروست کردیە لە بۆ کار ئاسانی لە بۆ ئەو فەرمانگانێک کە تۆماری لەدایکبوون و مردن دەکەن هەروەها دەتانی بەکارهێنەر دەتانی لە ڕێگەی ئایدی تاکە کەسی یاخود با بڵێن ژمارەی سەرناسنامەکەی دەتانی ئەو داتای لەدایکبوونەکەی یاخود داتای مردنەکەی وەربگرتەوە و لە هەمان کاتیش بەشێکمان هەیە پێی دەگوترێت ژمارەی ئاماری ئەو ساڵانە هەر ساڵە کە بە خۆت دەتەوێتن دەتوانی بزانی کە چەند کەس لەو ساڵەدا لەدایک بوو هەروها چەند کەس مردیە پرۆژەکەمان ئەگەر بێت و کاری پێ بکرێت کاراسانیەکی زۆر دەکاتن لە بۆ فەرمانگەکانی لەدایک بوون و فەرمانگەکانی مردن بە گشتی سیستەمەکی زۆر باشە لە بۆ ئەو سەردەمەی کە ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە لەو بارەدا دەتوانین بەعام ئەو پرۆژەیە هەر بۆ خۆی شتێکی کاملە سیستەمەکی تەواوە لە بۆ کارپێکردن سیستەمەکی زۆر باشە لە بۆ سەردەمی ئێستا دەتوانین وەکو ئەپلیکیشنی لێ بکەین لە بۆ مۆبایل بەکاردێ و هەروە کۆمەڵک ئاماجی دیکەی لە ناودا زیاد بکەین کۆمەڵک ئۆپشنی دیکەی بدەینێ کە بتوانین بۆ نمونە لە هەمان کات قەسام شەرعیشی لەگەر بکە کوێستا مەسەلەن ئەمە وەفاتنامەمان هەیە دەتوانین قەسام شەرعی لە بۆ زیادکەین کۆمەڵک ئاماجی دی دەتوانین بەردەوامی لەسەر ئەو سیستەمە ئیشێکی زۆرمان لۆ دەکە لە ماوەیەکی زۆر کەمدا کاتێک کە ئەمە 3 ساڵە مامۆستان ئۆتی تاقیکردنەوە دەکەین لە هەر دەرسەکی دەرزەکە مامۆستایەکە وەردەگریت مامۆستایەکە وەردە کاتێک کە دەرزەکەی وەرگن نەقلیسە کارتی دەکات کاتێک کە نەقلیسە کارتمانە کرد پاشان دەبێ ئەمە قایمەی دروستکەین بزانین چەند تەڵەبە نەجاح و ڕاسب
پاشا دەبی بۆردی دیارەکە ئایا چەند نمرەی قەراری وەرگرتی یعنی چەند دەرەجەی قەرار و پەڕینەوە عبور وەرگرتیە ئەو سیستە ئاوچ بەرێ ئەوی کارتی داتابیس زیاتر ئەو سیستەما نسبەی نەجاحی ئەم ساڵما پێدر ئەم ساڵ چەند تەڵەبان نەجاحەتی نالۆ دەرسێ یعنی لە چ بابەتەچی نەجاحەتی زانینە یعنی چەند پلەی یەکەم و پلەی دووەم پلەی سێمینە مەبەست لەو فیستیڤالە تەنها ئەوە بوو کە نەشو نمای ئەو زانیاریانەی کە قوتابیان لە ماوەی بەحسەکانیاندا کۆیان کردبووە هەمویان ئەو پرۆژانە کۆی بکەینەوە بۆی بتوانین بە پیشانی خەڵکی بدەین بڵێن کاکەوەتە قوتابی و گەنجی لێهاتوو بە توانامان هەن ئێمەش هیچمان کەمتر نییە لە وڵاتانی دنیا کە پشتگیری گەنجەکانیان دەکەن و پشتگیری ڕۆڵەی ئەو نیشتیمانە دەکەن.